خەڵکێک وازانە خواناسین ئەمە لێرە شتێکی مهم بیرخەمەوە خەڵک وازانە خواناسین ئەمەیە کە خەڵک وازان کارە ئەو خوان بناسن بەس ئێمە وەڵڵاهی ئەبوو جەهلی شاوە خوای ناسیوە تەنانەت ئەوانەی لە ئەهلی مزگەوتیش خوا ئەناسێ کە خالقیەتی کردگارە پەروەردگارە ڕۆزی دەرێتی ژێنەرێتی مرێنەرێتی ئەمانە ئەزانێ بەس هەڵپەی لە هەڵپەی دنیاویستێک لە بێ دینێک زۆرترە تینی زیاتر بۆ دێ و گلەی و گازاندەی زۆرتر بۆ دێ کە مشکلەیەک دروستەکە مشکلێکی دێتە ڕێگا هزار جار بۆڵە بۆڵەکە بەسەر خوای پەروەردگارە ئەرە پێم ناڵی مسلمانێتەکەی تۆ لەکوێ ئەبوو جەهل چاکتر ئەبوو جەهل باوەڕی بەوە هەبوو خوا کردگار خوا پەروەردگار خوا ڕۆزی دەرە خوا سەرکەوتنە نێرێ خوا لە ئاسمانە ئەپاڕایەوە یعنی لە فەوقە ئەپاڕایەوەی ئێمە و محەممەد کاممان لەسەر حەقین ئەومان سەرخ یعنی سەرخستەکەش لە لای خوای گەورەتی پێغەمبەری نازار عەلەیهی سڵاو وسلام کاتێک کە ئەبوو جەهل کوژرا فەرمووی ئادەی مەیتەکەیم پیشاندەن ئەمە فیرعەونی ئەم ئومەتەیە ئەم کافرە بێدینە مولحیدە کە خوا بە هیچ شێوەیە قبوڵی نەکردووە خۆ باوەڕی بە ڕەزاقی خوا بوو ئەو ئیمانەی کە خەڵک لە مزگەوت ئێستا هەیەی بە ئیمانی ئەبوو جەهل ڕەبتە برا ئینسانی مسلمان ئەگەر باوەڕی بەخوای پەروەردگار بوو پێویستە عەبدایەتیەکە بۆ ئەو بنوێنێ ئەمەی کە جەنابە دەڵێ چۆن بتوانین بەسەر نەفسمان ئەزاڵ بین یەکەم بە ناسینی خوای گەورەی ناسینی سیفەتەکانی خوا عادلە تۆ ئەبێ عەدالەتێ لە خۆتا تەطبیقکەی زانایی خوای پەروەردگار دانایی خوای پەروەردگار زوڵم نەکردنی خوای پەروەردگار سەبووری خوای پەروەردگار تۆ ئەبێ لەم سیفەتانی خوای گەورە فێر ببی بۆی وردە وردە لە خۆتا ممارەسەی بکەی اینجا بێ ئەم خوای پەروەردگارە وا سادقانە بپەرستی کە عەبدی ئەوی بیسەلمێنی کە عەبدی ئەوی دڵت ژەنگوژاری دڵت پاک کردوێت لە هەڵپەی دنیا کەوتبی نەفسی خۆت باش پەروەردە کردبێ ڕوود لە خوای گەورە بێ ڕوود لە قیامەت بێ خۆت حازرکەی بۆ مردن چۆن ئەمە کۆنتڕۆڵەکەین تەمان گومانی تیانی ئەمە شتێکی زۆر گەورەکە ئینسان مسەیتر بێ بەسەر ئارەزوەکانی خۆی حەزی خۆی